ئەگەرەکانی تێوەگلانی عراق لە شەڕی حزبوڵڵا و ئیسرائیل هەوڵەکانی بەرەی مقاومە بۆ بەشداریکردن لەو جەنگە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز ڕەحیم عەبودی سەرکردە لە ڕاوتی حکمە. بەڕێز عەبودی سڵاوتان لەبێ و کاتتان باش. بەرەی مقاومەی عراق شەڕی حزبوڵڵا بۆ بە شەڕی خۆی ئەزانێت. سؤال متقطع، عيد السؤال بلا زحمة عليك. دوباره بکەیتەوە. بەرەی مقاومەی عراق شەڕی حزبوڵڵا لەگەڵ ئیسرائیل بۆ بە شەڕی خۆی ئەزانێت. بسم الله الرحمن الرحيم. شكرا لك. بەناوی خۆی بەخشندە مێرەبان، زۆر سوپاس بۆ ئێوە و بینەرانی کوردستان 24. في الحقيقة ڕاستیەکەی اليوم محور المقاومة ئەمڕۆ بەرەی مقاومە وا دایدەنێت و وای دەزانێت کە هیچ سنوورێک بوونی نییە و یەکانگیری گۆڕەپانەکانی جەنگ تاکە بژادەی ئەوانە. ئەمە دەرچەی ئەم گوتەی ئەوانە کە دەڵێن شەڕی ئێمەیە، بەڵام ئەم بڕیارانە ڕەنگە لە ڕووی سیاسیەوە بگۆڕێن لە وڵاتێکەوە بە وڵاتێکی دیکە هۆکارەکەشی ئەو پێگەیە کە لەو ناوچانەدا هەیەنەوە هۆکارێکی دیکەش ئەوەیە کە لە وڵاتە جیاوازەکاندا دەگوزارێت بە بوونەی ئەو ململانەیەوە، چونکە کەسانێکم چاوەڕێ ڕۆڵی خۆیانن و کەسانێکیش ڕۆڵێکی ڕاستە خۆیان هەیە لەگەڵ دوژمندا و ئەوانەی کە چاوەڕێ ڕۆڵن دەیانێت بزانن کە پێگەکەیان چۆن دەبێت. عراق ناوێت بە بەشێک لە ململانەکان، بەڵام ئەم بڕیارە چاوەڕێی ئەوە دەکات و بەوە محکومەکە بەیانی چی ڕوودەدات یاخۆ دەداهاتوودا چی ڕوودەدات، هێرشەکانی سەر غەزە چۆنن و بڕیارەکانی ڕژێمی ئیسرائیلی چۆنە. بەگومان ئەگەر شتێک بۆ سەر عراق هەبێت بەرگری دەبێت و ئەمڕۆژ عراق بە دیبلۆماسیەتێکی بەرز هەوڵی پاراستنی خەڵکی لوبناان و ڕێگریکردن لە دەستدرێژەکان و دەستدرێژیکردنە سەر خوێنی برایەنمان لە فەڵەستین و لە لوبناان دەکات، بە تایبەتی لە باشووری لوبناان. عراق هەموو هەوڵی خۆی خستوەتە گەر بۆ ئەوەی بەشێک بێت لە هەوڵەکانی هێورکردنەوەی ناوچەکە و پاراستنی هاوسەنگی و ناوێت بە هیچ شێوەیەک ناوچەکە بخزێتە شەڕێکی گشتگیرترەوە وەکو ئەوەی کە دوژمن بەبەردەوام لە ڕێگەی بەرنامەوە هەوڵی بۆ دەدات. ئەمە بەدڵی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاش نییە دوزار کە شەڕێکی فراوان ڕوودات، چونکە لە بەرژەوەندی ئەوان دانیە، لە بەرژەوەندی ئیسرائیل و ئەمریکاش دانیە و لە بەرژەوەندی هیچ وڵاتێکی ناوچەکەدا نییە. بەڕێز ڕەحیم، نە حکوومەتی عراق نەگەلی عراق تێوەگلانیان لەم جەنگە ناوێت، چونکە چەندی مانگە کۆمەلگەی نێودەوڵەتی هۆشداریە دەن لە گەورەبوونی ئەم جەنگە، فراوانبوونی ئەم جەنگە، بەڵام خەریکە بەرەی مقاومەی عراق تێوە گلێنێ لەم شەڕە. هەرچەندە ئەوان دەڵێن ئێمە دەچین بەرەو سنوورەکانی ئیسرائیل و لوبناان و بۆ بەشداریکردن لەم شەڕە. ئەگەر ئەوان بڕۆن یان نەڕۆن عراق تێوە گلێ لەم جەنگە یان نە، ئەگەر بە شێوەیەکی ڕاستەوخۆک و ئەڵێن بەشداری بکەن. لا كما قلت اليوم العراق پێم وانێ چونکە عراق ئەمڕۆ تەواوی هەوڵی بۆ ئەوەیە کە نەبێتە بەشێک لە ململانەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەمە بڕیارێکی کۆتاییە، بەڵام ئەم بڕیارش پشت بەوە دەبەستێت کە لە واقعدا چی ڕوودەدات، ڕووداوەکان بە چه ئاراستەیەکن. شەڕی ئێستا شەڕێکی کۆمەڵکوژە لە ناوچەکەدا، لە غەزە، لە لوبناان. پێم وایە زمزۆڵێکی عەرەبی دەست پێ دەکات و عراق بەشێک دەبێت لەو هەوڵانە. عراق ئەمڕۆ سەرکردایەتی ئەم ڕەوتەی کردەوە دەیەوێت کە کۆبنەوەیەکی بەپەلە بۆ وڵاتانی ئیسلامی و کۆمکاری عەرەبی ببەسترێت. ئەو کاردانەوانەی کە تەنیا لە دەوروبەری سەرکۆنەکردن و ئەم جۆرە بابەتانە بمێنەوە بەڕاستی سوودێکیان نابێت. عراق ئێستا سەری ڕمە لە ناوچەکەدا، پێگەی جوگرافی و پەیوەندی نێودەوڵەتیەکانی عراق، چونکە ئەمڕۆ ئەو دیبلۆماسیەتی عراق بەڕاستی لە ناوچەکەدا دەیگەڕێت زۆر گرنگە. ئەمانە هەمویان بەرپرسیارەتی ئەویان خستوەتە سەرشانی عراق و ئێستا هێڵی مەرجعیەتی باڵاش هاتۆتە
سەرهێڵ لە ڕاگەیەنراوێکدا بەڕوونی گوتیانە کە پێویستە پشتیوانی گەلی لوبنانی برا بکرێت و بابەتی حیزبوڵڵا و مقاومەش بە هەمان شێوە ئەگەر پشتگیریەکی معنەوی بێت ڕەنگە بەیانی بە تامبوونێکی دیکە بێت و ئەگەر بێت و هێرشێکی ڕاستەقینەش بۆ داگیرکردنی لوبنان هەبێت ئەو کات کاردانەوەیەکی تر دەبێت و عێراق دەستەوەستان ناوەستێت لە بەرامبەر بەرگریکردن لە براکانی خۆیدا چونکە ئەمە سیاسەتێکە دەیەوێت کە لە هەموو شوێنێک و لە هەموو بارودۆخێک لۆژیکێکی مۆدێرن هەبێت لەبەرەوەی بەڕاستی دوژمن لە لۆژیکی یاسا و ڕێزگەتە لە یاسا نێودەوڵەتیەکان تێناگات و باوەڕیشی بە پشتبەستن بە دیبلۆماسیەت و هێورکردنەوەی بارودۆخ نییە ئەوە ئەمڕۆ ڕوویدا ئەوە بوو کە لەسەر بنەمای هێورکردنەوەی شەڕی غەزە کەچی ئەوان ڕویان لەوە کرد کە هێرش بکەنە سەر لوبنانیش کەواتە ئەوەی دەردەکەوێت ئەوەیە ئەمە زنجیرە پلانێکە بۆ ئەوەی کە عێراق بخزێنە نێو شەڕێکی گشتگیرەوە شەڕێکی دەرگاواڵە فرە بەرە بەڵام پێم عێراق بۆ خۆی خزێنێتە ناو شەڕەوە بۆ سێبەرگری لە لوبنانەکە بۆ خەریکی ناوماڵی خۆی نابێت بۆ خەریکی دۆخی خۆی نابێت چی داوا لەوەی بچێ بەرگری لە لوبنان کا خۆی خوزێنێتە ناو شەڕێکەوە کە زۆر باشە زانێ و سەری شەڕەکە چییە؟ بەر لە هەموو شتێک هەندێک جار خۆ بە دوورگرتن لە مەترسی بۆ دەبێت تۆ بەرگری لە خۆت بکەیت لە خاڵێکی زووتر و دوورترەوە ئاسایشی نێودەوڵەتی عێراق پەیوەستە بە ئاسایشی نەتەوەیی سووریا و لوبنان ئەمە ئاسایشی نێودەوڵەتی ئێمەش ئەمە پلانێکی ئیسرائیل هەیە دەوێت بگاتە فۆرات کەواتە ئێمە نامانەوێت کە دوژمن یەک دوو هەنگاو پێش ئێمە بێت بەڵام جارێکی ترپاتی دەکەمەوە هەمومانە دەوەستنە سەر هەڵوێستی ئیسرائیل و بڕیارە نێونەتەوەیەکان ئایا ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی توانای جڵەوکردنی ئیسرائیلی دەبێت بە بۆچوونیەوە توانای جڵەوکردنی ئیسرائیلی هەیە الأمم المتحدة للتخفيض ئەگەر کۆدەنگێکی نێودەوڵەتی هەبێت بە دڵنیاییەوە دەتوانێت ئیسرائیل جڵەو بکات ڕەنگە ئەو کاتە بڕیارگەلێک دەربکرێن کە هیچ نەبێت ناوچەکە بەرەو ئارامێکی باشتر بەن و بارودۆخەکە هێور بکەنەوە و ئەم ڕژێمە و ئەم قەوارە دەست درێژکارە بۆستێن بەڵام خاڵێکی زۆر گرنگە وشەوەیەکە عێراق چەند هەژمار و چەند وردەکارێکی جیای هەیە لە وڵاتانی ناوچەکە چکۆ وەکو ئاشکرایە کە عێراق ئەگەر بچێتە نێو شەڕێکەوە دەبێتە بەهێزترین هاوکێشە لە ناوچەکەدا لەبەرەوەی عێراق شەڕکەری لە ئاستێکی دیکە هەیە لە ئاستێکی بەرزتردا هەیە و ئێمە ئەمڕۆ لە بەردەم ئەوە ڕاسترە بیبێژن کە ئێمە لە بەردەم ئاڵنگاریەکی دیبلۆماسی و سیاسیدان بۆ ئەوەی بتوانین بەیەکەوە بارودۆخەکە هێور بکەینەوە و ناوچەکە بەرەو ئارامیەکی زیاتر بینوە کەمتر خوێن لە ناوچەکە بڕێژرێ بە تایبەتی لە غەزە و لە لوبنان ئەمە ئەو خاڵەیە کە عێراق ئێستا ڕووی لێ دەکات و زەختی لێ دەکاتەوە و من پێم وایە بەڕاستی بەڕێز سەید حەکیم زۆر جار ئاماژە بەوەی کردووە کە دوژمن سڵ ناکاتەوە و دوژمن بە هیچ شێوەیەکیش پابەندی یاسا نێودەوڵەتیەکان نییە ئەو یاسایانەی کە ڕێگری لە هێرشکردن سەر خەڵکی مەدەنی دەکات ئەمڕۆژ بە هەمان شێوە هێرش دەکاتە سەر هەموو شوێنێک و هیچ باکی بە بڕیار و یاسا نێودەوڵەتیەکان نییە. بەڕێز ئابوودی ئێستا بە خوێندنەوەی ئەوە ئێوە لە دۆخەکەی بینن ئاراستەکە بە ئاراستەی هەوربوونەوەی دۆخەکەیە یان بۆ ئاراستەیە کە ڕەنگە شەڕەکە فراوانتر بێ؟ دوژمن ویست و حەزی ئەوەی هەیە کە بەرەی زیاتر ببێتەوە بۆ شەڕ چونکە ئەمە یەک واتای هەیە بۆ ئەوان واتە هاوکێشە نێوخۆیەکان دەگۆڕدرێن و مەینەتێکی فشاری زیاتر بۆ سەر هاوکێشەکان دروست دەبێت بە تایبەتی بۆ کابینەی ناتانیاهۆ و ئۆپۆزیسیۆنیش کە لە نێوخۆ فشار لە کابینەیە دەکات ئەمە ئامانجیانە کۆمەلگەی نێودەوڵەتیش بە هەمان شێوە سیاسەتی جیهانی هەموو ئاراستەکان ئەومان پێ دەڵێن کە پێویستە ئەگەر شتێکی کەمیش بێت دەبێ بە شتێک بگەین یاخۆت هەر هیچ نەبێ بە
بۆ ئەوە بێت کە ئاوی ڕووی خۆیان بێڵنەوە ئەو بەڕاستی ئەوەی کە مقاومە پێی پێناوە بن پێی کردووە لە هەموو بەرەکانەوە بە حیزبوڵاشەوە کاتە پێویستە وردەکاریەکان بگۆڕدرێن و پێویستە هاوکێشەی دوژمن سەراوژێر بکرێتەوە و پێویستە ئەو هێرش و دەستدرێژیە بەرنامە بۆ داڕژراوانەی ئیسرائیل بەو پشتگیریە بێ سنوورەی لایەنی بەرامبەر پێویستە سنوورێکی بۆ دابدرێت و پێویستە شتەکان ڕاست بکرێنەوە و شتەکان وەکو خۆیان لێ بکرێنەوە چونکە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تا دوژمن بابڵین گەڕی زیاتری بۆ ئەم شەڕە بوێت فراوانتر دەبێت و کاریگەری زۆریشی لەسەر هەموو وڵاتان دەبێت بە تایبەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا گەورەترین دۆڕاو دەبێت. بەڕێز ڕەحیم عەبوودی سەرکردە لە ڕەوتی حکمە سپاس بۆ ئەوە کە لە بەغدا و لەگەڵماندا بوو.